ji bo seredariyê bi Daişên girtî re Ewropiyan bersivên cuda hene. Cudahî li ser pêkînana hikûmeta Herêma Kurdistanê Kurd dibin. û zarokekî bêdest lê pîremegirûn xwe nada destê qederê. سلااو و ڕێزوهیڤێن دەمە خۆش لەگەڵ کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا li Washington. تەماشاچێ لە خۆشەویست لە واشنگتن دیسیەوە جارێکتر خۆشهاتنەوە ڕێی بەرنامەی کورد کۆنەکشن ئومیدوارم دەمێکی خۆش وەلمان بوانە سەر. شانزە لە ئیالەتەکانی ئەمریکا لەسەر بەڕێوەبەرایەتی ترامپ سکاڵە تۆمار دەکەن لەبارەی ڕاگەیاندنی باری نائاسایی نیشتیمانی بۆ ئەوەی ترامپ بتوانێت دارایی بەدەست بهێنێ بۆ دروستکردنی دیوارەکە. دادوەرانی گشتی بە سەرۆکایەتی کالیفۆرنیا لە درنگانێکی ڕۆژی دووشەمەدا لە دادگای فیدراڵی وڵاتە یەکگرتووەکاندا بۆ باکووری کالیفۆرنا سکاڵەکەیان تۆمار کرد. سکاڵەکە دەڵێت ڕاگەیاندنەکەی باری نائاسایی ترامپ نەیاسایی و نەدەستوریە. کۆشکی سپی هێشتا وەڵامی سکاڵەکەی نەداوەتەوە، بەڵام چاوەڕوانی بەرەنگاریەکانی دادگای کرد بۆ ڕاگەیاندنەکە. لە ڕۆژی دووشەممە دەیان لە خۆپێشاندەران لە بەرامبەر کۆشکی سپیدا کۆبوونەوە بۆ وێزاری دەربڕینیان بەرامبەر بەو بریارە. û cêgirê Wezîrê Dadiyê Amerîkî Rod Rosenstein ku lêkolerê taybet destnîşan kiribû lêkolînê bike sebaret peywendiya nêvbera Rûsya û kampêna helbijartina serokatiya Donald Trump li bere li nîva meha bêtin dest ji karkêşana xwe bide. Karbidestekê Wezareta Dadweriya Amerîka dibêje paşxistina dest ji karkêşana Rosenstein peywendî bi iddiaên nûh nîne ku wî hizra tômarkirina civîna bi serokî rakiribû û herwesa hizra bikarînana bendeka destûrî Amerîkî ji bo ladana serokî. Dest ji karkêşana wî çaverêkirî bû piştî rezamendiya civata sînatoran li ser destnîşankirina Wezîrê nû yê dadê. هاوپەیمانانی ئەوروپایی بەرامبەر بە داواکاریەکەی سەرۆک ترامپ بۆ گێڕاندنەوەی هاوڵاتیان کە لە دەمی شەڕکردنیان بۆ دەوڵەتی ئیسلامی لە سووریا دەستگیرکران وەڵامێکی بێدەنگیان پێشکەش کرد. سەرۆکوتی گروپی تروریستی لە لێواری شکەستدایە. پەیامنێری دەنگی ئەمریکا لە کۆنفرانسی ئاسایشی میونخەوە ڕادەگەینێت زۆر لە شیکەرەوان مەترسی ئەوەیان هەیە کە دەوڵەتی ئیسلامی هێشتا توانای هێڕەشبردنی هەیە. سەردەمانێک دەوڵەتی ئیسلامی فەرمانڕەوایی ناوچەیەکی 100,000 کیلومتری چوارچووکەی دەکرد و 8 میلیۆن کەس. بەڵام ئێستاکە و گروپە تۆریستیە بۆ ناوچەیەکی بچوو لە نێو شارۆچکەی باهۆزدا کەم کراوەتەوە. سەرۆک ترامپ لە ڕۆژ یەکشەممە توییتی کرد کە خەلافەتەکە ئامادەیە بڕۆخێت. هاوپەیمانان کە لە ماوەی ئەم هەفتەدا لە کۆنفرانسی ئاسایش لە میونخ کۆبوونەوە ئەوەندە دڵنیا نەبوون. ناوچەیەوە هەن کە ئازاد کراون، بەڵام دەوڵەتی ئیسلامی و یاخود تێرۆریزم هێشتا شکست نەدراوە لەبەرەوەی ئایدیۆلۆژیاکە هێشتا لەوێدایە و خەڵکەکە هێشتا لەوێدان و هۆیەکانی ڕاکێشانیان بۆ ناو ڕیزەکانیان هێشتا لە ئارادایە. پیتەر نیومان شارەزای تۆندڕەوی دەڵێ دەوڵەتی ئیسلامی هێشتا پشتی بە هەزاران شەڕکەر بەستووە. هەمویان لەو ناوچانەدانین کە هێشتا لە دەستیاندایە، زۆریان بەنیهێنیەوە کار دەکەن، ئەوان لە مووسن، ئەوان لە ڕەقەدان، چاوەڕوانن بگەڕێنەوە. سەرۆک ترامپ نووسی کە ئەوروپایەکان دەبی فەرەتر لە 800 لە شەڕکەرانی دەوڵەتی ئیسلامی کە لە سوورە دەستگیرکراون ببنەوە و یاخود لەوانەی وڵاتە یەکگرتووەکان ناچار بێت ئازادیان بکات پاشەوەی کەوت لە ئەوروپا بڵاو دەبنەوە. جێڕیلێسا کۆنگرسمانی کۆماریەکان دەڵێت هاوپەیمانان دەبێت بە گرنگیەوە ئەو پەیامە وەربگرن. لە ڕابردوودا ئەوروپایەکان داوایان لێکردین زیندانیانی گوانتەنامۆ بگەڕینەوە، بەڵام لە وڵاتانی خۆیاندا لێپێچینەوەیان لەگەڵدا نەکرێت. دەرئەنجام گەڕانەوە گۆڕەپانی شەڕ و یاخود کاری تێرۆریستی لە وڵاتی خۆیان ئەنجامدا، بەو هیوایی ئەوروپایەکان لەوەوە فێر ببن. شرۆڤەکار نیومان کۆکە لەگەڵەوەدا. ئەبێ بنەمایەکی سادە هەبێت کە هەر کام لەو وڵاتانە چاودێری و بەرپرسایەتی خۆی لە ئەستۆ بگرێت. بەڵام لێکۆڵەری ئاسایشی کارن ڤۆ هێپڵ دەڵێت پەیامەتوێتەکەی ترامپ بێڕیزیە لە هاوپەیمانان.
ئەمە گرفتێکی هاوبەشە بەرەنگاریەکی هاوبەشە دەوڵەتی ئیسلامی شیانی هەیە هێرش بکاتە سەر ئەمریکیەکان و یاخود کاروباری ئەمریکیەکان لە وڵاتانی ئەوروپایی هەروەها بۆ سەر ئەوروپیەکان. زۆربەی ڕێبەرانی ئەوروپایی تا ئێستا وەڵامی توێتەکانی دانالد ترامپیان نەداوەتەوە. سەرۆک لە کۆنفرانسەکەدا نەبوو، بەڵام پەیامەکەی لەسەر تویتر دەستی بەسەر دانوستاندنەکاندا لێرە گرتبوو. گەلۆ ئۆروپی دەوێت چاوا سەرەدەریە بوان وڵاتیان خوەڕە بکن و چۆنە ناف ڕێزین کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش و نەها گرتینە لە جەم هێزین سووریا دیموکرات. کاوە حەسەن جێگرێ سەرۆکی ئیست وێست ئینستیتیوت لە بروکسل نەها ڕاستەوخۆ بەمەڕەیە کاکەوە زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت ئەبێ ئۆروپیەکان چۆن ڕەفتار لەگەڵ داعشە گیراوەکان لە سووریا بکەن. زۆر سپاس کاک دەقی سپاس بۆ دەنگی ئەمریکا و NRT. بە بۆچوونی من وڵاتە ئەوروپیەکان پێویستە بەرپرسیارەتی خۆیان هەڵبگرن و ئەو شەڕکەرانەی داعش کە خۆیان تەسلیم کردووە وەریان بگرنەوە بیان بنەوە بۆ وڵاتەکانی خۆیان و لەوێ دادگاییان بکەن یا ئەوانەی کە شەڕکەر نەبوون لەژێر چاودێریا بن بخێنە بەرنامەی تایبەتیەوە بۆ خەڵاچۆکردنی بیری توندوڕەوی تیایاندا و سەر لەنوێ بیان خنەوە ناو کۆمەلگا. تەڵەن بێگومان ئەمە پرۆسەیەکی ئاسان نییە تەنانەت بۆ دادگایکردنی ئەو تێرۆریستانش پرۆسێکی ئاسانیە چونکم یاساکانی یاسای وڵاتە ئەوروپیەکان لەوانەیە لە ئاستی یعنی ئەوەدانە بێ بتوانێت ئەم جۆرە یعنی ئەوە نیە تاوانانی داعش بڵین دادگایی بکات چون یاساکان ستانداری ئەوروپیە و زۆر بەرزە بەڵام لە هەمان کاتا بە بۆچوونی من لەگەڵ ئەوەی کێشەی یاسایی سیاسی و ئاسایشی دروستەکە بۆ وڵاتە ئەوروپیەکان بە بۆچوونی من پێویستە وڵاتە ئەوروپیەکان بەرپرسیارەتی خۆیان بگرن. باشە نیگەرانی سەرۆک دۆنالد ترامپ یعنی کە دەڵێ ئەگەر وانە بێ ینی ئەوروپیەکان ئەو هاوڵاتانی خۆیان وەرنەگرن و بە شێوەیەکی ڕێک و پێکیان بە شێوەیەکی پێویست سەرەدەریان ڕەفتاری لەگەڵیان نەکاوە ئەبن بەهۆی ئەوەی کە کێشە دروست بکرێ و تیرۆریستی لە هەموو شوێنێک لە وڵاتاناش دیارە بگەڕێتەوە. نیگەرانی ترامپ نیشانەیەکە کە ئەوروپیەکان توندی بەرامبەر بە داعش نانوێن. زەحمەتە بڵین یعنی ناتوانین بڵین ئەوروپیەکان توندی ینی نانوێن بەرامبەر بە داعش چونکم ئەوەی ڕاستی بێت ئەبێ ئێمە هەڵوێستی وڵاتە ئەوروپیەکان لە ئێستادا و لە ڕابردوو تا لەوەتی ینی لە 2014 لە ئەوە نیە بەرەنگاربوونەوەی داعش لە سووریا و لە عێراق بەڕاستی ڕۆڵیان زۆر باش بوو هەڵوێستیان زۆر باش بووە پاڵپشتی بۆ نمونە کوردستانی عێراقیان کرد لە شەڕی دژی داعش پاڵپشتی حکوومەتی عێراقیان کرد پاڵپشتی هێزەکانی سووریا دیموکرات و هێزەکانی کە بۆ بەرەنگاربوونەوەی داعش لەبەرەوە لەم ڕۆ ئێمە ناتوانین بڵین یعنی ئەوە نیە بە ئەرکی خۆیان هەڵنەساون بەڵام یاساکانیان وەکو پێشتر جەنابەت باس کرد یاساکان کێشن یاسا ئەوروپیەکان کێشن لە بەردەمەوەی کە ئەو خەڵکانە بە توندی وایان لێ بکەن کە زیندان بکرێن یان دادگای بکرێن یان شتێکیان بەرامبەریان بکرێن. بەڵێ ئەوەی کەکە لە کێشە ینی کێشە بڵین با بڵین زۆر زەحمەتەکان لەبەرەوەی وەکوتم ینی من ینی پسپۆری یاسانین بەڵام ئەگەر بەوردی تۆزی سێری یاساکانیان بکەی زەحمەتە بۆیان لەم کاتەدا ینی بەو شێوەی کە هەیەە دادگاییان بکەن لەبەرەوەی تۆ زەحمەتە بەو ستاندارە ئەوروپی کە هەیە ئیسپاتی بکەوە فعلەن ئەم تێرۆریستە داعشە یا ئەو شەڕکەرە یا ئەو خێزانی داعشە بەشدار بوو بە فعلی ئەبێت تۆ بەڵگە کۆبکەیتەوە ئەبێ محاکەمە بکرێن ئەمانە هەمووی کاتی زۆری پێچێ بەڵام لەگەڵ هەموو ئەم کێشانەشدا بە بۆچوونی من هێشتا هەر پێویستە وڵاتە ئەوروپیەکان بەرپرسیارەتی خۆیان هەڵبگرن چۆن لە کاتی شەڕی داعشە زۆر بەباشی ئەوە نیەشان بەشانی ئەمریکا و یازەکانی کە دژی داعش جەنگان ئێستش پێویستە بەرپرسیارەتی خۆیان هەڵبگرن چونکە مۆزوعەکە لێرە تەنها هەر کێشەی سیاسی و ئاسایشی و ئەمنی نیە بەڵکو پەیوەندی بۆی ئێمە چۆن فکری تونڕەوی داعش قەڵاچۆ بکرێ لە دوورمەودایەوە ئەبێ ئەو وڵاتە ئەوروپیەکان ئەو هاوڵاتیانیان کە پەیوەندیان بە داعشەوە کردووە وەریان بگرنەوە بۆ ئەوەی سەر لە نوێ بە شێوەیەکی دراسی لەسەر بکرێ بۆچی بۆ نمونە کچێک لە لەندەن کە لە لەندەن لەدایک بووە 15 ساڵە ئەچێ ئەوە نیە بەخواستی خۆی ئەچێت وەشووەکە بە ئەوە نیە بە تێرۆریستێکی داعش ئەمە پێویستی بە لێکۆڵینەوە و بە بەرەنگاری بوونەوەی واقعێکی تاڵ هەیە لەلایەن بۆیە ئەمریکیەکان ئەمانە بە کێشەی خۆی تەنیا نازانیانش یەک بووە بیردەکاتەوە ئەمە خەڵکانێک بوون کە دژی هاوپەیمانان دژی کورد دژی هەر کەسێک لەوەی شەریان کردووە بۆ بیاندن بە وڵاتێکی دیکە یعنی ئەمەش نازەم چۆن یەک ئەو هاوسەنگی دروستەکە ئەزانی کاکە دەخیل داعش ڕاستە بەڵێ ڕەگ و ڕیشەی داعش
لە ناوچەکەی لە خۆرەڵاتی ناوڕاست بە تهدیدکردن بەورتر بڵین لە عێراق و دوایی سووریا بەڵام داعش وەکو دیاردەیەکی ئەوە نیە سەلەفی جیهادی تێرۆریستی دیاردەیەکی جیهانیە وەکو پێم وتی ئەبێت یعنی پێویستی بەوەی ئەمە خەمێکی هاوبەشە لە نێوان عێراق سووریا کوردستانی عێراق هێزەکانی سووریای دیموکرات ئەمریکا ئەوروپا خەمێکی هاوبەشە و کێشەیەکی هاوبەشە ئەبێ بە هاوبەشیانە مامەڵی لەگەڵات بەڵێ کاکەوە پرسیاری کوتایم دەوترێ راپۆرتەکان باسەکەن کە 800 کەس داعش کە شەڕوانانی داعش بمریدانەکانی داعش گیراون ئەمە سەرۆکسرم داوا دەکە کە ئەوروپیەکان بەرپرسیارەتی خۆیان ببینن بۆ ڕەفتارکردن لەگەڵ ئەوانە بەڵام ژن و مناڵەکانی ئەو خەڵکانەش زۆرن کە وا بزانم چەند هزار 2000 و چەندێکن لە سووریان ئەوانە چۆن مامەڵە لەگەڵ یانە بکرێت چۆن چی بکرێ بەرە بۆ ئەوان بە هەمان شێوە بە بۆچووی من پێویستە وڵاتە ئەوروپیەکان لێرەشا بەرپرسیارەتی خۆیان هەڵبگرن خێزانەکان و مناڵەکانیان بێنەوە وەریان بگرنەوە و بەرنامەی تایبەتیان بۆ دابنێن ئێستا لە ئەوروپا بەرنامەی تایبەتی هەیە بۆ ئەوە نیە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو خێزانانەیە هەرچەندە با بڵین لە ڕووی لەسەر ئاستی کۆمەلگاش ئەوە نیە ینی دژێکی زۆر هەیە بۆی کەوا وەریان بگرنەوە چکۆمەڵ ئەمان تا ڕۆشتون وڵاتی ئێمەیان بەجێهێشتووە پێویستە لێ بمێنەوە بەڵام بە بۆچوونی من لێرەشا پێویستە وڵاتە ئەوروپیەکان بەرپرسیارەتی خۆیان هەڵبگرن ئەو خێزانانە وەربگرنەوە بیان خەنە ژێر چاودێری تایبەتی و بگرێت بە جۆرێک لە جۆرەکان ئەو فکرێت ینی مامەڵە بکرێت لەگەڵ فکری داعیشانە طبعاً ئەمەش مەرج نییە سەرکەوتوو بێت یعنی داوە بەداوە لێبوردنەوە کاوە حەسەن جێگیری سەرۆکی ئیست وەست ئینستیتوت لە بروکسل بە سکایپ لەگەڵ دەنگی ئەمریکا بوو زۆر سوپاس زۆر سپاس بۆ ئێوەش وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ناتوانێت پشتوانەی لە هێزەکانی سووریا بکات ئەگەر بێت و لەگەڵ ئەسەد هاوپەیمانی ببەستن کوردەکانی سووریا بە دوای دانوستاندندا بوون لەگەڵ حکوومەتی ئەسەد بە هیوای پاراستنی ناوچە ئۆتۆنۆمیەکەیان پاش کەشانەوەی هێزەکانی وڵاتە یەکگرتووەکان کە ئێستاکە پشتگیریان لێ دەکەن بەڵام لە کامێرا ئەفسەری چوارەسەری ئەمریکایی هۆشداریدا یاسای وڵاتە یەکگرتووەکان ڕێگە نادات بە هاوکاریکردن لەگەڵ رووسیا و هەروەها لەگەڵ لەشکەری ئەسەد دواپێگەکانی داعش بەرەو کۆتاییە هێزەکانی سووریای دیموکرات کە زۆرینەی کوردن لە ڕووی سەربازیەوە خاوەنی سەرکەوتنی گەورن بەسەر دەوڵەتی خەلافەتدا ئێمە ئێستا لە ناوچەی باغۆزین تەنها 600 متر ماوە و کۆتاییان پێبێنین بەڵام داعش خەڵکی مەدەنیان وەک قەڵغانی مرۆیی گلداوەتەوە لەبەرەوە زارێ وەستاوین و ناوچەکە پاک دەکەینەوە چاوەڕێن خوان بەدەستەوە بدەن بەگشتی داعش کۆتاییان پێهاتووە لە چەند ماڵێکدان لەگەڵ خەڵکی سیڤل و گیراوەکانی ئێمەش بەڵام گەمارۆ دراون و ئەوەش کۆتایی دێت بەڵام لە ڕووی سیاسیەوە ڕوون نییە دوای نەمانی داعش چی بگوزارێت لا يوجد أي طرف ضامن حتى ولو أن الروس یەکلایەن نییە کە دڵنیاییمان پێ بدات تەنانەت حکوومەتی رووسیا ئامادەی نیشانداوە کە نێوگیری لە نێوان ئێمە و ئەسەددا بکات ئەوەش مسۆگەر نییە ئەمریکاش بۆ توێژی ئێمە و ئەسەد هیچ پشگیریەکی نەکردووە ئێستا هەموو لایەنەکان دەیانەوێت دۆخەکە وەک خۆی جێبهێڵن بۆ ماوەیەکی نادیار ئەوەی کە هەیە هەوڵدانی ناوخۆی سووریایە بۆ کۆتایی هێنان بەو شەڕە ئەگەری پاشەکشەی سوپای ئەمریکا لە سووریا مشتومڕی زۆری ناوەتەوە فەرماندەی هێزی هاوپەیمانان بەڕابردایەتی ئەمریکا پۆڵ لاگامێرا بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە ئەمریکا کۆمەکە سەربازیەکانی دەبڕێت لە هێزەکانی سووریای دیموکرات ئەگەر ببنە هاوبەشی ئەسەد و ڕووس بەڵام ئایا بژاردەی دیکە لەبەردەم هێزەکانی سووریای دیموکراتدا هەیە کە تورکیا لە هەڕەشەکانی بەردەوامە الأمريكان يسعون لحوار ئەوەی ڕوونە ئەمریکا لە هەوڵدایە بۆ دروستکردنی وتوێژ لە نێوان ئێمە و تورکیادا لە پێناو ئارامبوونەوەی ناوچەکە و دۆزینەوەی چارەسەری و ڕوونەدانی هیچ هێرشێک لەلایەن تورکیاوە بەڵام ئەو پلانەش ناڕوونە ئایا هەوڵەکەی ئەمریکا سەردەگرێت هێزەکانی سووریای دیموکرات و دیمەشق لەو شەڕەی چەند ساڵێکی خایاندووە بە کەمی کەوتونەتە ڕوبەڕووبوونەوە بەڵام دوای ئەم لێدوانەی سەرۆکی سووریا بەشار ئەسەد ئایا باوەڕی بە هەر دانوستانێک لەگەڵ سووریا دەکرێت؟ ئێمە بوو گروپانە دەڵێن کە لەسەر هاوپەیمانیکردنی ئەمریکا گرێویان کردووە
ئەمریکیەکان ناتان پارێزن نەدەتان خەنە دڵیانەوە نە لە ئامێزی شان دەگرن بەڵکو وە کارتێکی فشار و سەوداکردن بەکارتان دێنن و دەستێکی بۆ سەودایە کردووە. بەرپرسانی تورکیا لە ڕێگەی لێدوانەکانیانەوە دەیانەوێت ئەو ناوچە ئارامش کە دوای کشانەوەی سوپای ئەمریکا بڕیارە دروست بکرێت لەژێر سەرپەرشتی ئەواندا بێت بەڵام بەرپرسەکانی سووریای دیموکرات بەوە ڕازی دەبن دەبێت ناوچەی ئارام لەژێر دەسەڵاتی هێزە نێوخۆیەکانی ئێمەدا بێت لە ڕێگەی ئەوانیشەوە ئەرکی پاراستنی بکرێت وەک چارەسەر بەوەش ڕازی دەبین کە لە سنوورەکانەوە چاودێری نێودەوڵەتی هەبن لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە بە فەرمی دیاری بکرێت نەک تورکیا. دوای کۆتایی هاتنی داعش لە سووریا وا چاوەڕوان نەکرێت ململانەی هێزەکان سەختتر بێتەوە ئیدی ئەو هێزەش کە شەڕی مانوونەمانیان کرد بە وتەی بەرپرسەکانیان چاوەڕێی چارەسەرێکی سیاسی. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن. و جوداهی لەسەر پێکیدانە حکوومەتە هەرێما کوردستانە عێراقی کورتتر بوون پشتی جڤینە پەرلەمانی یا دوشەمبێ ji بۆ دەستنیشانکردنا دەستەیە سەرۆکاتیە پەرلەمانی. یەکێتی نیشتمانی کوردستان بەهۆی یەکلانەکردنەوەی ئەو کێشانێک کە لەگەڵ پارتیدا هەیە و بەتایبەت سەبارەت بە کەرکووک و دانانی ئوستاندارێک بۆ کەرکووک کە هەرە مەجلیسەرەکیانە لە کۆبوونەوەکەی پەرلەماندا بەشداریان نەکرد. کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان خۆی لە ئەساسا نابێ هیچ پەیوەندیەکی هەبێ بە پاکێجی حکوومەتەوە. پەرلەمانی کوردستان سەرۆک و سەرۆکایەتی و دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرە بەڵام لە وڵاتی ئێمەیە چونکە بەرژەوەندی خوازەکان زیاترن لە ئەو کەسانەی کە خزمەتی وڵات دەکەن لە ناو حیزبەکانە خۆیان یەکنین لەسەرەوەی چێک کاندی دەکەن بۆ چی و دوایەوە چۆن کاندیدەی خوانەکەنەوە دوای ئەو پاکێج و ئەو کێکانە چۆن تەوزیعەکەن لەبەرەوە بەرژەوەندی خواز زیاتر لە هاوڵاتی چاک و سیاسەتی باش لەبەرەوە طبعاً وای لێت کە حکومەت تشکیل نابێت حکومەتیش تشکیل نەبێت باوەڕیان بە یەکتر نییە حیزبەکان لە ناوێکە بە تایبەتی پارتیۆژێتی باوەڕیان بە یەکتری نییە داواکەن ئیمزایەک وەربگرن یان زەمان وەرگن وکوای قەرز بن بە یەکتری. پارتی سوور بوو لەسەر ئەوەی کە کۆبوونەوەی پەرلەمانی پێویستە هەژدەی ئەم مانگە بکرێت یەکێتیش داوای دواخستنی بۆ 24 کاتژمێری دەکرد تا کێشەکان چارەسەر بکرێن. ئەندام پەرلەمانێکی پارتیش پێی وایە ناکرێت خەڵکی کوردستان کە دەنگی بۆ پەرلەمانی کوردستان داوە کێشەی کەرکووک و بەغدا تێکەڵ بکرێت و بکرێتە یەک پاکێج. سینە هەڵبژاردنە کۆتەکردنی بۆ پەرلەمانی کوردستان و پێگینانە حکوومەتە هەرێما کوردستانێ معقول نینە خەڵکی دەنگی خۆ بۆ عێراقی دابێتن تو پاکیجت عراق بینه داخلی پاکیج کردستانی بیا اما یک پاکیج نینن وکو برادر نیکتی داخوازت کن ام خوازم گن رکفتن الگل یکتی هشتا بجاردا مفضل پارتی دموکراتی کردستان ابو پکینانا کابینه یا نهایی حکومت هرما کردستانه و اوت هبونه سگه اگر شواناج مثلا کرکوک سرجم فراکسیونەکانی پەرلەمان بۆ ئەو کۆبوونەوەی ئامادە بوون بەڵام کەمێک پێشدەنگدان بۆ دەستەی سەرۆکاتی پەرلەمان یەکێتی بینایی پەرلەمانی جێهێشت و نەگەڕانەوە لەو کاتەدا ئەندام پەرلەمانێکی یەکێتی لەبارەی کێشە و گرفتەکانی نێوان خۆیان و پارتی دەڵێت. بێگومان لە 5 شوباط ئێمە لەگەڵ پارتی ڕێکەوتین لەسەر ئەوەی کە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگاری کەرکووک بکرێت بۆ هەڵبژاردننی پارێزگاری کەرکووک و ڕێکەوتنامەی سیاسی مۆر بکرێت ئەو کات کۆبوونەوەی 18 شوباتی پەرلەمانی کوردستان بکرێت بەداخەوە ڕێکەوتنامەی سیاسی مۆرکرا نە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کرا ئێمە پێمان وایە ئەمە مماطەڵەکردن دەستە و دەستکردنە بۆیە گفتوگۆکان گەیشتن بەم کۆنا. دەستەی سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێردرا دەنگدان بۆ پاڵێوراوەکانی پارتی و نەوەی نوێ و پێکهاتەکان درا کۆمەڵ و یەکگرت و دەنگیان نەدا و یەکێتیش بایکۆتی کرد. دوجار ڤاڵە فەرید بووە سەرۆکی پەرلەمان و هێمن هەورامی جێگیری یەکەم و مونا قەهواچی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی کوردستانیان وەرگرت. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر. ئیران دەڵێت هەوڵدانەکانی ئەوروپا بۆ هێشتنەوەی سەودای ناوکی ساڵی 2015 شکستی هێنا و پشگیریەکی بەرفراوان لە نێو هاوڵاتیانی ئێرانیەدا هەیە بۆ دەستپێکردنەوەی بەڕامەی ئۆتۆمی وڵاتەکە. محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئیران کە لە ڕۆژ یەکشەمە لە کۆنفرانسی ئاسایشی میونخ دووە تاوانباری ئەمریکا و ئیسرائیلی کرد کە بە دوای شەڕدان دژ بە وڵاتەکەی. و جێگرێ سەرۆکی ئەمریکی مایک پێنس ئەوروپی خەتابارکردن بە ئالیکاری پشتەوانیکردنا ڕژیمە مرۆڤکوژە تەهرانێ بگوتناوی. Avrupa siyasete gelek zirav dişopine hevdide ku hevkarê xwe Amerîkayê aştiyane bike û ji aliyê din da jî rêkeftina navokî ya li gel Îranê bidomîne. Wan pêşengiya wan hewldanankirin ji bo dîtina mîkanîzmekê ku sizayên me bêbandûr bihêlin. Ew vê yekê bi bernameya armancên taybet binav dikin. Lê li gor me ev hewldaneke bo şikandina sizayên Amerîkayên dijî rejêma Îranê ya mirovkuj.
Ev bernamaya ba armanca taybet bi fermî wekî Instex tê binavkirin sîstemek di ravdanê ye ku desturê dide kompaniyên Ewropî ku bi Îranê ra bilî cezayên Amerîkayê bazirganiyê bikin. By not involving US dollars. برایانه تبلیغ دلار امریکی کسین امریکی او به گمان به تن پیکانینا بازرگانی کته ده بر هم آنکو خدمت دلیستا جزاین امریکای ده جه نگیره. Ev şert û merç Îranê qane û qayil nake. Instex bo parastina peymanê de pêkanîna sozên ku ji aliyetê sê welatên Ewropayiyan hatine dayîn bêşiyan demîne. Heke Ewropa dixwaze ku dijî metirsiya yek aliyeta Amerîkayê aştî bike, pêwîst e ku şil bibe. Ewropa hêvî dike ku Îran hinek bînfireh bibe. I think on the Iranian. بنێرینا من ji alî Îranê de ew ê lîstika bendewariyê bileyzin. û gelek bihêvîne di sala da bê Trump dubare neyê helbijardin. Li Ewropayê axaftina cigirê serokê Amerîkayê Pence yê li bajarê Munîhê tirsên ku Washington xwediyê pîlanên mezintirin zêde kir. Ev tucar bangek kawerin em vê peymanê nû veda nîqaş bikin nîne. Lê zêdetir ka em rejîma Tehranê têk bibin. Washington bi şeveyek vekirî bo guhertina rejîma li Îranê bang nekiriye lê Amerîka, İsraîl û gelek dewletên Ereb di derbarê gefên ku Îran dike dengên xwe bilind dikin. Tevî zextên ji hevkarên li Rojhilata Navîn û ji Amerîkayê Ewropa pêkanîna peymana navokî didomîne ku Washington sala borî jê vekşiya bû. li devera pîrmegrûn zarokekê 6 salî bêdest qet xwe nedaya destê qederê ew diçe xwendingehê û bi tilên piyên xwe dinivîsîne. یا دەخیل هەرچەند بگرێ کۆشیار لە درێژایی ڕۆژدا زۆر چالاکی دەکات و بەکارهێنانی قاچەکانی لە جیاتی دەستی بەڵام ڕوبەڕووی چەندین گرفتەوە هەروەها زۆر ماندوو دەبێت. ئەم چڕەکەی ببیسین. کۆشش و کۆڵنەدانی کۆشیاری 6 ساڵان و بەکارهێنانی قاچەکانی بۆ هەموو چالاکیەکی ڕۆژانەی وای لێ کردووە ڕوبەڕووی سەختی ژیان ببێتەوە و نەبوونی قۆڵەکانی نەبێتە ڕێگر لەوەی هاوشانی منداڵەکانی هاوتەمەنی چێژی ژیان بکات. کۆشیار منداڵێکی ناحی پیرەمەگرونە و خاوەن پێداویستی تایبەتە ئەو لە زگماکەوە قۆڵی نییە و قاچەکانی بەکار ئەهێنێت بۆ ئەنجامدانی بچووکترین چالاکیەکانی ڕۆژانەی. کۆشیار هەر زمانگە هەردوو دەستینە هەردوو دەستینە لە زمانگە خۆی بەڵام لە مەکتەب شکر سەرکەوتووە بە توانایە بەس هیلاکە بێت توانای نامێنێت جاری وایە زۆر هیلاکە بێ. مرۆڤەکان بۆ زۆرێک لە کارەکانی ڕۆژانەیان دەست و قۆڵیان بەکاردێنن و بەبێ ئەو ئەندامانە دەستەوسان ئەبن بەڵام کۆشیار ئەستەمی کردووە بەڕاستی و بە بەکارهێنانی قاچەکانی وانەی کۆڵنەدان بە دەوروبەری دەڵێتەوە. کۆشیار لە مەدرسە لە مەکتەب حەزە لە چ دەرسێکە زیاتر؟ هونەر و وەرزش. حەز لە هونەر و وەرزشە؟ ئەی چ مامۆستا کرد لە هەمووی زیاتر خۆشەوە؟ مامۆستای هونەر. ناوی چییە؟ هێدی. مامۆستا هێدی؟ حەزەکەی کە گەورە بووی کۆشیار بێ بێت چی؟ دکتۆر. حەز لە دکتۆرە؟ حەز لە چی ترە مەسەن ڕۆژانە بیکەی کۆشیار؟ ئەم وێنە. وێنە کێشان؟ بەڵێ. بەکارهێنانی قاچەکان بۆ هەموو جوڵەیەک هێز و توانایەکی زۆری ئەوێت کە ئەوی ماندوو کردووە. کۆشیاری 6 ساڵان ڕۆژانە ڕوبەڕووی چەندین تەنگ و چەڵەمە ئەبێتەوە بەڵام ئەو بەردەوامە لەسەر ئەنجامدانی ئەو شتانی حەزی پێ و منداڵی خۆی ئەژی. ماندوو دەبێت پشتی دێشێ قاچی دێشێ هیلاک ئەبێ بۆ خۆم لەگەڵای هیلاکەم خۆم نەخۆشم دایم ناتوانم جاری وای نەخۆشم ناتوانم لەگەڵای بڕۆم چکە لە ڕۆشتنیشە هێندێ جار هەیە دەکەوێت ئەم مناڵە دایم سەری شکاوە تەقیوە هیلاکە بێ لە ڕۆشتنیشا زۆر ناتوانێت قاچەکانی ماندوو دەبن چکە هەموو شتێکی قاچە ئەم مناڵە. سەردانی قوتابخانەکەی کۆشیارمان کرد. ئێرە ئەو شوێنەیە کە کۆشیار بە دەوروبەری ئەڵێت نەبوونی دەست و پەنجا مانای ئەوە نییە مافی خوێندنت نەبێت. کۆشیار لێرەدا قاچەکانی بەکار ئەهێنێت بۆ هەڵگرتن و لادانەوەی پەڕی کتێب و دەفتەرەکانی جارێک دەست ئەکات بە نووسینی ژمارە و پیتەکان هەندێک جاریش بە پەنجە بچووکەکانی قاچی لاستیکەکەی هەڵ ئەگرێت و هەڵەکانی ئەکوژێنێتەوە. مامەڵەکردن لەگەڵ کۆشیاردا زۆر ئاسانترە و لە قوتابیەکانی تر چونکە ئەو کەسێکی خۆی تایبەتە و کەسایەتی خۆشی وایە وا هەڵکەوتووە
ئاسانتر مامەڵی لەگەڵاکرێ لەبەرەوەی وزەیەکی زیاتری هەیە و چالاکترە. بۆ ئەوەی کۆشار بتوانێت لە پۆلەکەیدا بنووسێت پێویستە قاچەکانی بەدەرەوە بن و گۆرەوی لە پێ نەکات، بەڵام لە وڵاتێکی دەوڵەمەند بەنەوتە نەخێزانەکەی و نەقوتابخانەکەی توانایەکی داراییان نییە کە نەوتی بەردەوامی بۆ بکڕن تاکو لەم وەرزیزستانەدا بە سۆبای قاچەکانی گرم بێتەوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. چیرۆکێک دڵغەمگین بوو و بریانیê Bedlîsê yek ji xwarinên navdarên bajarê Bedlîsê niha xwaringehê nû jî berxên terên salê dêxin terûnan û bi nanê germ tê xwarin. Arif Aslan Kamîreya Kurd Connection biriye yek ji wan xwaringehan. Xwarina biryanê xwarineke herî navdar ya bajarê Bitlisê ye. Dîroka wê heta 400 sala beriyan he diçe. Ev xwarin ji goştê hewiran an ku nêriyê yeksalî di nava tanûrê de tê patin. Di tanûrê de stîlek tê cihkirin û goşt di nava van da bi helma avê dipije. Biryan bi çêkirina xwe û bi tahma xwe ya xweşik deng vedaye. Ji ber vê yekê jî li sûka Bedlîsê gelek xwaringehên biryanê hatine vekirin. Goşt nêzî du demjimêran di nava tanûrê da dimîne û pişta jî ava wê ku jê ra avşor tê gotin wekî şorbe tê bikaranîn. Avşor ji serê sibê demjimêra şeşan da tê amadekirin û heta demjimêrê nêzî nîvro tê firotin. Hostayê biryanê Naif Özalp jî ku ev zêdetirî 20 sala vî karî dike û derheqê amadekirina biryanê da ev tişt gotin. Saetû nêv du saetan bîne goşt xwaza vê qazû dipije. Hosta Özalp sedema xweşikbûna biryana Bedlîsê ji wiha anî ziman. Tamayîlada da goştê hewiran çêtiyan hewirê hanê jî yek heywananî yalnız partîna em xwe çêtiyan. Biryana Bitlisê wek xwarina mîr û began tê pênasekirin û derheqê wê da gelek serpiyatî jî tê gotin. Padişahê ku zamanê seferan hatine hanê rehwa owasî da hevekî şiwanekî ji padişah ra çêkiriye padişah xwariye gotiye wela eva bê wekî biryan eva înanê xwe ji helanî hatiye. Her roj gelek kes ji bajarên cudayên welat ji bo xwarina biryanê têne Bitlisê û şehriban abê ku ji wanê hatiye Bitlisê biryan gelek ecibandiye. Xelkê verde behsê ve zaldê kir, behsê biryanê kir, got gele xweşik e. Min jî merak kir, min gotê ez gel hevalan biçim û bajêre û ve zaldê bixwin, biryanê bixwin. Abî balkişan ku gelê Kurd pir hej goşt dikin û ji ber vê yekê di çêkirina xwarinên bi goşt da pêşketîne. Yani Kurd zaten gele hej goşt dikin û yani hayat jiyana bê goşt dest nakevin. Ji ber wê yani biryan jî zaxweş e. Hêjayê bîrxistinê ku nivîskar û filozofê Kurd yê navdar Ehmedê Xanê di berhema xwe ya binav û deng Memozînê da ku di sed sala hevdemîn de hatiye nivîsandin li gel hin xwarinan qala biryana Bitlisê jî kiriye. Arif Aslan, Dengê Amerîka, Bedlîs. دەخێلم چرە خواردنە مرۆڤ بەرسیە کاتن بەڵام دیارە ئەم بریانیە ئەو بریانەیە کە هەمیشە باسی لێ دەکرێت لەگەڵ برنج و شتانە نازانم تا چەند ئەوەی سە برژاوە ئەو گۆشتە بهیویا دەمێن خۆش هەتا ڕۆژە هەینی هەر شاد و بەختەوەر بن و خودەحافیز ببینە خۆش.